ساڵتان لەبێم کاتتان باش کێشە تەندروستیەکان بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای سلێمانی ئیدارەکانی گەرمیان ڕاپەڕین سنووری پارێزگای هەڵەبجە بەردەوامی هەیە لە نەناردنی دەرمان بۆ نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی لە بایکۆتکردن بە جۆرە لە جۆرەکان وەک بەرپرسانی کەرتی تەندروستی لەم سنوورەدا دەڵێن بەرپرسە بایکۆتکردنی وەزارەتی تەندروستی بەرامبەر بە ڕەوشی تەندروستی سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ ئەوەشدا ئێستا دوو ڕۆژە گرفتێکی دیکە لە سلێمانی سەری هەڵدا و ئەویش مانگرتنی خۆبەخشانی کەرتی تەندروستیە لە تەواوی نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی کە داوای دامەزراندن دەکەن من ئەمەوێ کۆی ئەم پرسانە ئاراستەی بەڕێز دکتۆر هێرش سەید سەلیم بکەم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کاکتۆر سڵاو لێبێ ئەمەوێ بپرسم وەزارەتی تەندروستی ئایا بایکۆتی کەرتی تەندروستی کردووە لە سنووری پارێزگای سلێمانی؟ ناڵێن بایکۆتی کردووە بەس غەدری لێ کردووە ئەوەی کە هەیە ئێستا ناتاتپەروەریە لە سەر مەسەلەی دامەزراندن لە زۆر شتی تریشە نەگەر لە دامەزراندنە و هۆکار بووە بۆ بایکۆتکردنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزارەت لە ماوەی ڕابردووە و ئەوەی کە ئێستاش ئەگوزەرێ کاردانەوەیە کە بەرامبەر ئەو فەرمانانەی کە دەرچووە لە ماوەیەکی کەم لە ماوەی چەند مانگێک لە بیدایەتی ئەم ساڵەوە ئەوەی کە ناداتپەروەری لە مەسەلەی دامەزراندن دەرهەق بە خۆبەخشەکان کراوە و کۆمەڵی خەڵک ئەولویەتیان دراوەتێ کۆمەڵک شوێن ئەولویەتیان دراوەتێ ئەوەی کە ئێمە داواکەین ئەوەیە وەلانانی مەسەلەی جیاکاری لە ڕووی ڕنگ و دەنگ و جیاوازی ڕەگەز و چین و ئاینەکانەوە بۆی دادپەروەریەکە بێت لەسەر مەسەلەی دامەزراندن بۆ هەموو خەڵکێ وەکو یەک فەراهەم بکرێت. جگە لە پرسی دامەزران کاکتۆر دەگوترێت جیاکاری لە ئەو خەدەماتانە هەیە کە کەرتی تەندروستی بۆ سنووری پارێزگای سلێمانی پێویستە دابین بکرێت. بازێکی پەیوەندی بە خۆمانەوەیە ئێمە ئەوەی کە هەیە بەڕاستی زۆر لە خزمەت گوزارێت تەندروستیەکان مەسەڵەن قەیرانی دەرمانکە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە بەهۆی نەبوونی پارەی نەختینەوەی لە بانکەکانی سلێمانیە ینی بەهۆی کێشەیەکی داراییەوەیە پەیوەندی بە وەزارەتی تەندروستیەوە نییە ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی تەندروستی ئەم بارودۆخانەیە کە ئێستا ئەیبینین ئەم مەسەلەی جیاکاریانەیە ینی ئەوەی تریشیان بەڕاستی ئەکرێ وەزارەتی تەندروستی پێداگیری بکە لەسەر مەسەلەی دابینکردنی بودجەی مسۆگەر بودجەیەک پارێزراو بۆ بەڕێوەبەراتیەکانی خۆی نەک بۆ ئێستای سلێمانی بۆ داهاتووی بەڕێوەبەراتیەکانی تریش لە هەموو بارودۆخێکی سەختی دژوار کە بێتە پێشەوە بۆیە ئەوەی کە ئێمە داواکەین هەر ئەوەیە مەسەلەی جیاکاری ئەوە پەیوەندی بە بارودۆخە چێبڕچێ حزبیەکەوەیە من لەوەیە بینم لە هیچ شتێکی کۆی ناکەمەوە بۆیە پێویستە کات ئەم بارودۆخە بە توندی ئیدانە بکرێ بە توندی سەرکۆنە بکرێ بە توندی بەرەنگاری بنەوە تا ئەو کاتەی جیاکاری نامێنێ لە بینی هیچ کەسێک هیچ لایەنێک هیچ ناوەندێک هیچ مرکزێکی قەرارە. ئەم جیاکاریە چی کاریگەریەک لە سەر سنووری پارێزگای سلێمانی و ئەم سنوورە دانا بە شێوەیەکی گشتی؟ خۆتانە بینن ئێمە کەرتی گشتی لە سلێمانی لە پاشەکشەداین و هۆکاری و پاشەکشەیەژە و قەیرانانە بوو کە ڕوبەڕووی تەندروستی بۆتەوە مەش قەیرانێکە سەرباری قەیرانەکانی تر وامان لێکا کە ناوەندە تەندروستیەکان ئەگەر توانایەکیان هەبێ ساردبوونەوەیەک لە توانە مرۆییەکان بێتە پێشەوە و واوان لێ بکە کە ینی کۆمەڵی خەڵک بەرگەی ئەم بارودۆخە نەگرن و سارد بوونەوە لە کارکردن لەنەو ناوەندی تەندروستی و ئێمەش بەردەستمانە گیری ئێمەش دەستگیرابین لەسەر ئەو بابەتەوە خزمەت گوزارێت تەندروستیەکان بە شێوەیەکی ڕێکپێک و بەردەوام ناتوانین لەمەوەکو لە ماوەی پێشوە بەردەوامی پێی. ڕۆڵی نوێنەرانی حکومی یاخود پەرلەمانتارانی ئەم سنوورە لە حکوومەت لە پەرلەمان چۆنە بەرامبەر ئەو زڵمەی کە وەک دەگوترێت لە سلێمانی دەکرێت؟ هیچ ڕۆڵێکی کاریگەر و کارای پەرلەمانتارەکانم نەبینیوە بە تایبەتی لەم قەیرانێکە لە ماوەی ڕابردووە سەری هەڵداوە ینی ئەوەی کە هەیە ئێمە خۆمان دەنگمان بەرز کردوەوە ئەوەی کە هەیە ئێمە قسەمان کردو ئەوەی کە ئێمە لە ڕاگەیاندنەکانەوە بەردەوام چ زووی حکوومەتمان داوە ئەوەی کە هەیە خۆمان وروژاندومانە کەسێک نەبووە دەستبارمان بێ لەم بارودۆخ قەیراناویە ینی ئەوەی کە ودراشە تەنانەت بەرپرسانی حکومیش بەڵێنێکی یەکلاکەرەوەیان نەبووە لەسەر ئەم بابەتە بۆیە ئێمە خۆمان بە بەرپرسیان زانیوە لەم دۆخە و بەرپرسیاریشن فعلەن لەم دۆخە و ئەوەی لەسەرمانەوەکو ئەرکە
ئینسانیەکە وەکو ئەرکە ئیداریەکە وەکو ئەرکە مرۆییەکە کە ئێمە خزمەتگوزاریەکی مرۆیی پێشکەشەکەین بە هاوڵاتیان بەرپرسیارین لە پاراستنی ژیان و جانی هاوڵاتیان بۆیە ئەم قەیران و ئەم بین بارودۆخە بەرپرسیارەکەی خەینە ئەسوی خۆمان و خۆشمان لێ بێدەنگ نابین. دو پرسیار کاک دکتۆر ڕەوشی نەخۆشخانەکان بە دیاریکراوی ئێستا چۆنە بە تایبەت لە نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکیدا لەوە خراپتر بێ بێدایخین. سپاس بۆ وەڵامەکانی بەڕێز دکتۆر هێرش سەلیم جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی کە باسی لە گرفتەکانی کەرتی تەندروستی کرد لە سنووری پارێزگای سلێمانی کە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە و لە کۆتا وەڵامیشدا ئاماژەی بۆ کرد کە نەخۆشخانەکان ئەگەر بەم جۆرە بێت لەمە خراوتر بێت پێویستە دابخرێت.